چیرۆکی نێوان ئاریچایچی و بکوژەکەی لا کۆماندۆ. ئاریچایچی بە نیازیچی بوو بۆ ئەم زستانە. کوژرانی گەنجەکە سلێمانی هەژاند و لە هەموو سوچێکەوە دەنگی ناڕەزایەتی بەرز بووەوە. گەنجە ڕووخۆشەکەی شار دەستی بە پیاڵەکەەوە بوو کە تەقەی لێکرا و کوژرا. شەوی ڕابردوو لە شاری سلێمانی گەنجێکی چایچی بە ناوی ئاری ڕزگار بە دەستی کارمەندێکی هێزی کۆماندۆی یەکێتی کوژرا. ڕووداوەکە لە گەڕەکی راپەڕینی شاری سلێمانی ڕوودا. وەک شایەت حاڵان دەڵێن چەکدارەکەی کۆماندۆ چۆتە سەر گەنجەکە و دەمەقاڵەی لەگەڵ دروست کردووە. ئاریچایچی تەمەن 27 ساڵە چەکدارەکەی کۆماندۆی یەکێتی چۆتە شوێنی کارەکەی ئەو گەنجە و بەبێ هۆکار کێشەی بۆ دروست کردووە. ڕاستە و خۆ تەقەی لە گەنجەکە کردووە و کەسێکی دیکەشی بریندار کردووە. شایەت حاڵەکان دەڵێن کاتێک کارمەندەکەی کۆماندۆ تەقەی لە ئاری کرد، پیاڵەکەی بەدەستەوە بوو سەرقاڵی چاتێکردن بوو. شایەت حاڵەکە دەڵێت چەکدارەکە گولەی یەکەمی داوە لەسەر چایچیەکە و دواتر کە کەوتووە گولەی دووەمیشی پێوەناوە. ئاریش دوای چەند خولەکێک لەو شوێنەدا گیانی لەدەستا. سەرەتای ئەم مانگەش چەکدارێکی دیکەی کۆماندۆی یەکێتی لە گەڕەکی ڕاپەڕین مێر منداڵێکی کوشت. بە وتەی سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی ڕۆژی ڕابردوو گەنجە کاسبکارەکەی بینیوە و باسی لەوە کردووە ئۆتۆمبیلێکی کڕیوە و ویستوێتی بۆ ئەم زستانە پیاسەیەکی ناو بەفری پێ بکات. لە دوای ڕووداوەکەش چەند گەنجێک پەلاماری چەکدارەکەی کۆماندۆ دەدەن و دەماچەکەی لێوەردەگرن و دەستگیری دەکەن. بەپێی زانیاریەکانی تیوار هێزی کۆماندۆی یەکێتی ڕاستپێردراون بە هیچ جۆرێک ناسنامەی خۆیان بۆ هێزە ئەمنیەکان ئاشکران نەکەن. ئامەشوای کردووە گرژی و پێکدادان زۆرجار لە نێوان کۆماندۆ و هێزە ئەمنیەکانی دیکە دروست ببێت. کوژرانی گەنجەکەی شەوی ڕابردوو کاردانەوەی زۆری دروست کرد و سلێمانی هەژاند. لە چەند لاوە پەنجەی تۆمەت بۆ بەرپرسانی یەکێتی درێژ کرا کە بەهۆی ئەوانەوە هێزی ئەمنی و چەکداری لەو جۆرە دروست بوون و ژیانیان لە خەڵکی سلێمانی تاڵ کردووە. هەر لەمبارەیەوە چەندین نووسەر و چالاکوانی کورد بە توندی هێرشیان کردە سەر بەرپرسانی ئێستای یەکێتی و هێزە ئەمنیەکان بەوەی کە ئارامی شاریان بە تەواوەتی تێکداوە و نووسەرێکیش دەڵێت ئەگەر ئەمانە ڕانەگیرێن خوێنی زیاتر دەڕێژن و بێحورمەتی زیاتر بە سلێمانی دەکەن.